دیمەنی سەرنجڕاکێشی دەربەندی بازیانە کە لە دوایین شەپۆلی بەفرباریندا شاخ و دەشت و بەرزایەکانی بەفرێکی باشیان نەخۆیان گرتووە. هاوڵاتیان لە شوێنی دوورەوە دێنە سەردانی و یادگاریەکانیان لەگەڵ دیمەنە جوانەکانی سروشدا تۆمار دەکەن. وەڵای منە تەکێوە هاتووین ئێتر چم بۆ چەمسوان دایم کوڕای مۆزاش حەزم کرا میش لە خۆشەکە دێ بەش نەبێ ئەوی شمێناوە لەگەڵ خۆمان بۆ ئێرانە. ئارە وەڵا جەوەکە حەز زۆر خۆشە دیتە بە قەمیسێکە لە دەروین کێشەمان نییە. وەڵای کەمکەمە بارێ خۆی بەفر شتێکەوە یان چۆمەرین ساڵی جارێ ئەو پەڕیان دوو جارێ بینی بەڵام ئێتر کە ئاواشە بارێ ماشەڵڵا خەڵکەکە زۆر بە جۆش و خۆشە هەرمووی هاتوونە بۆم بشاقا ئێتر هەیە سەنی پێ دێ کێشەی نییە مشکلێ نییە ئەنو حسارەیەن ماتۆڕی پێ کابرا دێ مووی بەفرەکە بدینێ. ئای دوو ڕۆژە ئەمانە حەزیان بە دەرچوونە گوتیوتیان چاڕی بەفرەکەکەین نەخوا بە زیادوێ زۆر زۆر خۆشە بەس تۆزێ سەرەوە خلیسک ویستمان بڕێنە سەرەوە لەبەر باری ئەمنی نەمان وێرا گەڕێنەوە. وەڵاوی بەفرەکە لەسەرەوە بەسێتی ساقی باش نەبێ ناتوانین بچێتە سەرەوە هەموو سارێکش ناڕۆ هەموو سارە ناڕۆ بە تەنیا نیسان پاترۆڵ و مۆنیکا و مەرجیە و ساری دەبڵاکسل بە ئام ئەتوانێت بچێتە سەرەوە. دەور دوو ساعتە بێهاتینە سەرەوە زۆر ئیستیهامە بەس لە خوارەوە باشترە. ئەی جەو کاکە پێش 6 ساڵ جارێ بەفرە بارێ لێرە خۆشە بۆ ئێمە. خێزان و خانەوادەکان بە گەورە و بچووکەوە دێن و خۆشیەکانیان پێکەوە دابەش دەکەن و شەڕە تۆپەڵ و شەرە بەفرینەش یەکێکە لە کارە سەرەکیەکانیان. سپاس بۆ خوای گەورە لە دوای ئەوەی کە دوێنێ بەسەری کردینەوە بەم بەفرە خۆشە ئەلحەمدوللا و بۆی بڕانماندا ئەمڕۆ خۆرەتایە خۆش بوو وتان با لەگەڵ ئازیزانمانە بچینە دەرەوە بۆ ناو بەفرە و ڕسمگرتن و هەنێ شەڕە بەفرکەین بەهۆی ئەوەی هەموو ساڵێک لە ناو شارەکان و لە نزیک خۆمان بفر نابارێکە بەفر ئەبارێ زۆر دڵی چۆنەڵی ئینسان دڵی زۆر پێخۆشە بێ بە تایبەتی مناڵ وە لە هەمان کاتیشدا بەفربارین و چۆن باران سوودی هەیە بۆ زەوی و خاکمان بە هەمان شێوە بەفری سوودی هەیە بۆ زەوی و خاکمان. وەڵای مناڵەکان حەزیان لە شەڕە بەفر بدیان با بچین جێ بگۆڕین و ئەوە نایە چاو جەوێکی خۆشە لەخوا بە زیادێ حەمد و سەنا بۆ خوای گەورە لەخوا بە زیادێ حەمد بۆ خوای گەورە. بەڵێ باری بوو بەس دیێرە زۆرتر باری بوو ئارە وەڵا لەگەڵ کوڕی خاوەزامەوە عایلەکەی خۆمانین و ئەو کوڕی برامەوە خۆتان باش پێچاوەتەوە لەخوا بە زیابارە وڵا ڕای یەکەم کەڕە چوونە سەرەوە ڕێ نەبوو بەفێ زۆر گرت جادەکە ترات نەخوارە وێران لێروا چایمان کردبوو وڵای ئەو دەبڵ نیسانەمان فی کێشەی نییە بۆ نا لەخوا بە زیاد باش حی بینی ساق دەورە بینێ. دەرمەندی بازیان و ناحیەی تەکیە یەکێکە لەو شوێنانەی بەپێی هەڵکەوتەی جوگرافیەکەی زۆرترین و ڕێژەی بەفر دەیگرێتەوە. ئەمە ژوا دەکات هاوڵاتیانی شوێنە جیاوازەکان لە خۆی کۆبکاتەوە و زۆر جاریش بەهۆی قەرەباڵغی ڕێگە گشتیەکان ئاستەنگی هاتوچۆ دروست دەبێت. ڕێبین محەممەد کەناڵی پەیام.